لي شرف المشاركة مع فنانين التشكيليين العراقيين من جميع أنحاء العراق. المشاركة الأولى كانت لهذا المعرض، تم إقامته في الناصرية ذي قار مع جمعية التشكيليين العراقيين، وتم نقله في منطقة السليمانية، مدينة السليمانية الحبيبة، في قاعة فيم، على تنظيم هذا المعرض ويعني جمالية القاعة وجمالية العرض اللي تم بجهوده. البته خوی بۆ خۆی ئەم هەنگاوانە زۆر گرنگن کە ئێمە بتوانین وەکو هونەرمەندەکان لە هەر شوێنێکی دنیای بێ بتوانین ئێمە ئەم پەیوەندیانەمان بەردەوام بێ. ئەمەش کە ئەگەر بکرێتە ئەوەی کە با بڵین لە ڕووی کەشەوە هەوڵی فرۆشتنی ئەم کارانە بدرێ، ئەمەش خۆی بۆ خۆی بەڕاستی چانسێکی گەورەیە بۆ هونەرمەندەکە کە هاندانێکە زیاتر بۆی کە بتوانێت بەردەوام لە ڕووی کارکردن و با بڵین بەردەوامبوونی هونەرمەندەکە کە بەڕاستی لەم سەردەمایە تۆزێک لە ڕووی مادیەوە ئەوە بۆ هونەرمەند ئەرکێکی قورسە. بە هیوام کە بتوانم دەستگای ڤیم بتوانێت ئەم پرۆژانەی بەردەوام بێت. نحن من دورنا وأنا كأحد زملائي نشكر كل القائمين على هذا المعرض مؤسسة وأفراد وفنيين، لأنهم أظهروا هذا المعرض بصورة جميلة وحلة بهية، شاكرين لهم كل جهودهم، ولساننا خجل ومعقود في الثناء والإطراء على جهودهم الجميلة الرائعة. بصراحة جدا شيء مفرح وسعيد جدا بهذا التنظيم العالي الاحترافي لما يعني تقدم قاعة آرت فروش، هذه المؤسسة اللطيفة والعريقة جدا. بصراحة تنظيم عالي، مستوى جميل جدا، نتمنى المزيد من التألق والإبداع. بەڕاستی ئارتفرۆشێکی جوانی کردو کە ئاوا هونەرمەندەکان لە هەموو شارەکانی عێراق بە یەکتری ئەناسێنێ، چکە بەڕاستی ئێمە لە عێراقا ئەژین، پێویستەکە فەرق نەبێ لە بینی کورد و عەرەب و هیچ قەومیەتێکە. ئیشەکان زۆر جواننی هونەرمەندەکان یەک لە یەک جوانترن. دەستخۆشیتان لێ بکەم و دووبارە دەستخۆشیش بە ئارتفرۆش.